عەبدوڵڵا ئەو کاتەی شعری لە دەستم دێت نووسی هەرگیز بیر لەوە دەکردەوە ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی ڕخنەیەکی ڕشت ببیتەوە لەسەر ئەو شعرە ڕاچیە لەسەر ئەو ڕخنانە کە لەسەر ئەم شعرە نووسران ینی هەتا ئێستا من هەر هیچ نەبێ من نەمبیستوە کە وەڵامێکی ڕاستە و خۆت هەبێ بۆیە ئەو جایە حەزەکەم ئەگەر یارمەتیم بێت من دەزانی عازباتی وا پەیدا دەبی یعنی پیاوی وا کە ئیدیۆلۆژیا شێری بکە هیچ نەبینێ غیری ئیدیۆلۆژیایەکەی مادامە عەبدوڵڵا پەشێو ناسراوە بە ناسیۆنالیست کە من ناسیۆنالیست نیم ئیتر دەبێ پاشبەڕوو بێ ئیتر دەبێ دواکەوتوو بێ ئیتر دەبێ دژی بێ ماڵ نەشوێ چۆن ئەوە نەتەوەیە یعنی پێشکەوتوو نییە کەچی یعنی ئەو شعرەی 47 ساڵ لەمەوبەر نووسراوە ئێستا ئەکتیڤی دەکەن ئێستا دوای یعنی شعرێک لە ناوەڕاستی شەستەکاندا نووسراوە لە ناوەڕاستی شەستەکاندا کە مێرد منداڵێکی بێرکۆتی نووسیتی بەڵام ئەوانەی یەک شعری 47 ساڵ لەمەوبەر دەکەنە نمونە چاویان کوێر دەکەن زێتر لە 100 شعر کە بۆ بەرزڕاگرتن و بە پیرۆزانی ژن نووسراون تۆ هەمویان نمونەی ژن سالارین تۆ بڕۆ شعری ژن بخوێنەوە شعری ئاشتی بەراورد دوعا مارگرێت بزانت چیان تێدا گوتراوە دێنی خەی شعرێک دەگرن کە 47 ساڵ لەمەوە بەرنووسراوە گەنجێک دێ خەم و خەفەتی خۆی بۆ خۆی باز دەکا لە خۆشی بترازی هیچ کەسێک نازانێ ئەو شعرە بۆ چێ نووسراوە ڕەنگێک بێت دوو خزمی هەرە نێزیت یەک ئینسان نازانێ ئەو شعرە ئەوە کراوە بەکراوەتەوە بە ئەفسانەیەک کە خۆم لە ژیاندام کەسێک لێ نەپرسم ئەرێ کاکە ئەو ئەفسانەیە ڕاستە کوێرە ناوەڵڵا هیچی بەسەر هیچەوە نیە ئەفسانەیەکە ئیتر ئەو شعرەی پێوە ناسە دوایێ نازانم بۆچی کە لەو شعرەدا کۆڵنەوە بە ئەنقەد کاتی نووسینەکەی دەستنیشان ناکەن کەی گوتراوە تەمەنی ئەو شاعرە چەند بووە لە کوێن دەرگوتراوە لە چ بارودۆخێک کۆمەڵایەتی نووسراوە جگەلەوەش شاعر ئەگەر شاعر بووبم نووسیوێتی لە ساتێکدا لە پێشەچی لە ساتێکدا کە مرۆڤ دەبێتە چەپچێک دەماری تووڕە شعرێکی وا لەدایک دەبێت هەمی ئەمە دیارە لەحظەیەک تووڕەییدا نووسرا بەڵام لەگەڵ ئەوەشە هەر خودا ڕەحمی پێ کردوم بۆ مێرد منداڵیەش هەستم بەوە کردووە بزانە دەڵێ لە دەستم دێ کاتژمێری کامەرانی بوەستێنم لە دەستم دێ ئەڵقەی پەنجەت پێفڕێدەم نامەی بەختت بسووتێنم لە دەستم دێ یعنی نایکەم دەتوانم وەکو هەر کەسێکی دواکەوتووی ئەم کۆمەڵگایە کە ژن هەمیشە قوربانیە بکەم بە قوربانی بەڵام چ بکەم خۆشەویستی نەهەنجێکە خوێنی هەڵچوون دەخواتەوە خۆشەویستیت ڕووبارێکە قینی ڕەشم دەسواتەوە خۆشبەختانە هەستم بەوە کردووە و ئەو شتەی کە گوتوومە دەتوانم ئەوە بکەم بەڵام ئەمە قینی ڕەشە بێوجدانی و یعنی کە ئیدیۆلۆژیا ئینسان کوێر دەکا من دەردی ئیدیۆلۆژیام زۆر بینیوە دەزانێت چ لە ئینسان دەکا ئەوانێ ئەو قسە دەکەن زیاتر خەریکی ئەوە بن ئەو ژنکوژیە ڕاگرن با ئەو سەتان ڕێکخراوی مەدەنی و نیچەخۆر و نازانم چ بەناوی ژنانەوە هەموو منەستور دانیشتون باشتر بکەن جزی ئەوە با بە قانون ژن بپارێزن با پەناگە بۆ ئەو ژنانە دروست بکەن کە هەڕەشەیان لەسەرا ڕۆژانە دەکوژێن و شەهید دەکرێن شعرێک نەگرن کە 47 ساڵ لەمەوبەر نووسرایە ناسیۆنالیستێک نووسیتی دەست هەڵگرن لەو شتانە